یەکەم بەرهەممان نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکانە کە ئەویش کاروانینەیە کێکێکە لە هونەرمەندە دڵخۆشەکان کە نوێترین بەرهەمی کە بەرهەمی دەستگای میدیایی کوردساتە بە ناوی کیژی کورد بڵاو دەکاتەوە. بەڵێ خۆشەویستان قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بەرهەماکەم کە نوێترین بەرهەمی هونەرمەندی خۆشەویست کاروانینەیە بە ناوی کیژی کورد. زۆر بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن کاک کاروان بەخێر بێی. زۆر زۆر سپاس خاچ و کوردی عەزیز، سپاس بۆ تۆ. ماوەیەک بەر لە ئێستا هەر لەم پرۆگرامە بەسمان لە کۆمەڵێک بەرهەمی نوێت کرد. نێویانە ئەم بەرهەمە بووە بزانم بەکورتی ئاماژەمان پێکرد ئەم بەرهەمە چۆن لەدایک بوو. سپاس بۆ تۆ سەرەتا کە من هەمیشە خۆشحاڵانە پرۆگرامەکانم بەرتەوە کە چاپێکەوت نەگارم. زۆر سپاس. بەرهەمی کیژی کورد لە بەرهەمێنانی کەناڵی کورساتی خۆشەویستە ئابێ ئەوەم هەرگیز بیر نەچێت کە بەڕاستی کورسات هەمیشە پاڵپشتی من بۆ لە زۆربەی کارە هونەریەکانمە.
کاکە ڕێکەوت ئەم بەرهەمەی بۆ من کلیپ کردووەوە کاکە ئەمجا توێنەی گرتەوە و دەرهێنەری کارەکە کاک ڕێکەوتە وەکو کاری موزیک و گۆرانی موزیکەکە برای ئەزیزم کاک هێمن حسێن کاری گۆرانەکەی کردووە کە بەڕاستی ئەگەر سەرنج بدەیتە گۆرانەکە زۆر موزیکێکی پراوپڕ کوردی بەقەدەر بڵێن باڵای میلۆدیەکە کاری جوانی بۆ کردو بەقەدەر جوانی میلۆدیەکە هۆنراوەی گۆرانەکە زۆر بەڕێز مامۆسای یەحیا بەرزنجی نووسیبەتی کە مامۆسای یەحیایەکێکە لەو شاعیرانەی لە ئێستای ئەگەر بڵێم لە ڕیزی باشترینەکانەکە بەڕاستی بۆ زۆرێک لە گۆرانی بێژانی کورد هۆنراوە ئەنووسێ سەرەتا پێکەوە دانیشتین وتم من میلۆدیکی ئاوایی هەیە مامۆسای گەورە کۆش کرد و مامۆسای ئیسماعیلی سابوور ئەم میلۆدی یا بە من وتی کاروان میلۆدیکی ئاوایی هەیە لە قەدیمیش ئەم میلۆدیە سەرەتا هونەرمەندی لە کۆنا هونەرمەند مهدی حوجەت سادات ئەم میلۆدی بە کورتی و تۆ بەڵێ بەم شێوەیە نا کەوتەوە کە باسی ئەو بابەتەوە بەڵێ ئەم میلۆدیە سەرەتا بەس بەشەکەی سەرەتایی وتراوە ئەگەر تەواوی میلۆدیەکە من خۆم دروستم کردو بەشەکانیکەی چکە ئەم میلۆدی هەر سەرەتاکەیتی و بەرز و نزم و ئەوانەی نییە هەر کۆپلەی یەکەمی بووە من کارەکەم بە تەواوەتی گۆڕیوە مامۆسای ئیسماعیلی سابوور هەمیشە بە منی و کاروان میلۆدیە زۆر لە دەنگی تۆ دێ لە ستایلی تۆ نزیکە ئەمە بخوێنە لە ئایندە بەداخەوە مامۆستا گوێبیستی بەرهەمەکە نەبوو کە من تۆمارم کرد ئەوان کۆچی دواییان کە ڕۆحیان شاد بێ کاری سرینی بەرهەمەکە کەمانات زۆر خۆشەویست مامۆستا توانە خورشید لە کارەکەی سۆڵۆی کەمانی ژەندۆ و لە سێت کەمانەکە بەشدارە کاک ڕێبا سادق کێکێک لە موزیسیانانەی کە هەمیشە لە کورسات دەست و پەنجەی جوانیان دیارە بەڕاستی کاک ئالان کامیل بە هەمان شێوەیەکە لەو موزیسیانانەی کە شایەنیەوەیە هەمیشە لە کارە باشەکانە بەڕاستی کەمان بژەرێ ئەم موزیسیانە زۆر جوانانە بەشدارن لە کارەکەی کاک ئەرکان عەبدولقادر ئامێری دەف و سنتوری ژەندۆ لە کارەکەیە بەڕاستی زۆر زەحمەتیان کێشاوە بە کارەکەەوە کاک عومەر عەبدوڵڵا کاک عومەری چەلۆ ئامێری چەلۆی ژەندووە لەناو کارەکەەوە تەواوی کەماناتی ئیشەکە و ئامێرەکان لە ستۆدیۆی کاک عومەر لە ماڵی خۆیان ئامێرەکانمان یەک وەرگرتووە کە بەڕاستی زۆر بە جوانی کارەکەی کردو هەم دەنگەکەشم لای کاک عومەر تۆمار کردووە میکسی گشتی کارەکە کە ئەمێ زۆر لێرەوە سوپاسی برای بەڕێزی خۆشەویستم مامۆسا بەڵند خەرەداغی بکەم کە یعنی زەحمەتی کۆتایی هەموو کارەکە ئەو کێشایی بە میکسکردنی کارەکە من لێرەوە دەستی ماندووبوونی هەموو ئەزیزانە ئەگوشم کە بەڕاستی لەم کارەیە بەشدار بوون ئومێدوارم ناوی کەسم بیر نەچوو بێ سوپاسی زۆر بێپایانم بۆ تەواوی ستافی کورسادەیە کە بەڕاستی زۆر ماندوو نەناسانە لەگەڵ من لەم کارەیە ماندوو لە شتان ساغ بێ و دەستان خۆش بێت کە ئێستا ئەو قسانەتە کرد من سەرنجم یا لە کلیپەکە بەڕاستی هەم سیناریۆکەی زۆر جوانە و هەم کەشەکەی و سروشتی جوانی کوردستانی تایە خۆت بە ئەنقەست خستوتە تا ئێستاوە لەم بەهارەیە ئەگەر سەرنج بێ گۆرانەکە زۆر بەهارانەیە گۆرانی باسی کیژی کوردەکە و گوڵاڵە سوورەی ئەم بەهارانانی و مامۆسای یەحیا شیعرەکەی بەو شێوەیە نووسیوە کیژە کوردەکەی هەواری دڵم گوڵاڵە سوورەی ئەم بەهارانە چەندێ دڵخۆشی لەنجەولاری تۆم خوا دەرکەوە بەم ئێوارانە مەبەرە خۆزگەی ئەم ئێوارانە زۆر شتێکی تایبەتی نووسیوە یعنی تێکستەکەی خۆت هیچ دەستکاریەکە نەکرد من دەستکاری تێکستەکەم نەکردووە چکە مامۆستا یەحیا زۆر حەساسە جارجار تەلەفۆنم بۆ کرد لە ستۆدیۆ مامۆستا جوملەیەکەی کاروان دەستکاری ئەو شعرە بکەی بۆ نییە قسە بکەیت کاکە تۆ گۆرانی بڵێ و دەستکاری شعر مەکە یعنی بەڕاستی نەمتوانی قسەی تیا بکەم ئەگەر بڵێم زۆر پراوپڕ جوان نووسیوێتی تو خۆت قەت تێکست نووسیوە ئەنووسم تێکستم نووسیوە بەڵام من شاعیر نیم وەکو شاعیرێکی زۆر باش خێرا شتێک بنووسم بیکەمە گۆرانێکم تۆمار کردووە لە ئایندە بڵاوی ئەەکەمەوە کۆپلەی یەکەمی گۆرانەکە خۆم نووسیومە کۆپلەی دووەمی بەدواویتر حەزەکەی دەستکاری ئەگەر شعرێک بێتە بەردەمە حەزەکەی دەستکاری بکەی بەڵێ بەئەکید ئەوە ئەکەم بەڵێ زۆر جار بووە کە شعرێکیان بۆ ناردوم هەستم چکە ئەو کەسێک کەم ئاوازدانەرە یان میلۆدی دروست ئەکا ئەبێ شارەزایی باشی لە خوێندنەوەی شعرەکان و لە وشەکان هەندێک وشە هەیە کاتێک ئەدای ئەەکەی بۆ تەلەفزکردن زۆر ناخۆشە خۆش نایەتە سەر زمان یعنی ئێمە مرادیفی کەمان زۆرە لە
لە زمانی کوردیە دەستکاری ئەوانە ئەەکەم و بە شاعیرەکەش ئەڵێم بەڕاستی زۆر ڕاستە باسی ئەوت کرد کە ئەش زانین کە ئەمە یەکێک کە بێت لە بەرهەمە جوانەکانی دەستگای میدیای کورسات ئەگەر ئەم بەرهەمە بە هەم ئاهەنگی لەگەڵ دەستگای میدیای کورسات نەتکردە چ جیاوازیەکیە بوو؟ من دڵنیام جیاوازی زۆر ئەبوو ئەوە زۆر بە دڵنیایی ئەڵێم چکە بەڕاستی ڕەنگە کەسێکیکە و کاری بۆ بکردمایە سیناریۆیشکەی بۆ بکردایە بە شێوازێکی بیان کردایە ئەو کاتە من دەسەڵاتیشم نەبوو لەوەی کە قسە بکەم لە کارەکەیە دەستگای میدیای کورسات هەمیشە لە پاراستنی کللتور و دابوونەریتی کوردەواری لا نایەت ئەوە زۆر مای خۆشحاڵیە کە بەڕاستی کلیپێکی زۆر جوانی کوردانیان بۆ کارەکەی من کردووە لەبەرەوە زۆر دڵخۆشم بۆی کە لەگەڵ کورسا دەمیشە کارەکان بکەم دەستەکانە خۆش بێ باسی ئەوەت کرد کە هونەرمەندی گەورەی ئیسماعیلی سابووری سەرەتا ئەم بیرۆکەیەوە بە تۆ و ئەم بیرۆکەیە سەرەتایەک بۆ ئەوەی کە ئەم بەرهەمەی تیا لەدایک بێ هەمیشە ئیشەکانی تۆ بۆ شکڵە بووە با بڵێن بیرۆکەیەک هەبووە یاخود شعرێک هەبووە یان ئەبێ میلۆدیەک هەبێ بۆ ئەوەی کە دواتر کارێکی پێ لەدایک بێ کەمترین جاروا بووە ئێستا گۆرانی کەم کلیپ کردووە مەسەڵەن ئاوازدانەری کە کارەکە یاومەتێ بەڵام من زۆر جار شعرەکان وەرگم خۆم ئاوازی بۆ دروست ئەەکەم ئاوازیشم بۆ هەندێک لە هونەرمەندانی کە کردووە لە ئایندەش چەند کاری کە بڵاوە بێتەوە کە بۆ گۆرانی بێژەکانی کەم کردووە بەدەر لەوە من خۆم کە موزیسیانم ئاوازدانەرم مەسەڵەن کاری ئاوازدانان ئەەکەم هەم تۆزیع و مەسەڵەن ئامادەکاری کاری گۆرانی مۆسیقا بۆ زۆرێک لە گۆرانی بێژەکان خۆت شاعیر بی و خۆت ئاوازدانەر بیت خۆت میوزیسیان بیت کە ئیشێک بۆ بەرهەمێک بۆ خۆ دەکەی وەنیە بۆ چوونی من زۆر فەرقی هەیە چونکە هەمیشە وانەیە کە ئەو بەدڵنیایی وایە کە تۆ کارێک بۆ خۆ دەکەی زۆر جیاوازترەوەی کە بۆ کەسێکیکەی ئەەکەی ڕاستە زۆر بەدڵسۆزانە کار بۆ خەڵکیش ئەەکەی یانی تۆ بەڵێ بە ئەچیت هەمیشە هەوڵی تۆ جوانترین کار پێشکەش بکەیت من ئەگەر گۆرانیەک دروست بکەم بۆ کەسێکی حتممەن ناوی منە چێتە سەر گۆرانیەکە ئەبێ ئاوازەکە بۆ شکڵ و شێوەیە بێکار لە ئاسەوە تومۆحی خۆما بێ پێشەوەی کە بۆ کەسەکەی کاک ڕاستە باسی ئەوت کرد کە ناوی ژمارێک لە میوزیسیانە با بڵین دەست و پەنجە ڕەنگین و سەرکەوتوەکانت هێنا کە کاری ژەنجنی ئامێرەکانیان گرتوتە ئەستو تۆ پێم وابێت لەو هونەرمەندانەی کە ئێستش هەر لە ستودیۆیە با بڵین بەو شێوازەکەی کە جاران هونەرمەندان کاریان لەسەر کردووە با بڵین ئاوازەکە ڕیکۆرد دەکەن یاخود بەرهەمەکە تۆمارەکە ئەی چۆنیت لەگەڵ با بڵین ئەم بەرهەمانەی ترکە لە ستودیۆیە تۆمارە کرێت و بە شێوەی تر ڕاستە و خۆ ئەوترێ بۆ من فەرق ناکە ئەگەر لە ڕووی دەنگەوە بڵێ ینی هەندێک گۆرانی بێش هەیە حەزی لە پرۆگرامی ڕاستەوخۆنیە یا لە تۆمارکردنی گۆرانی ڕاستەوخۆ من مەبەستم لەوەیە کە ئێستا لە ستودیۆکانە لە ڕێگای با بڵین هەندێک ئامێرەوە کە بە کۆمپیوتەر و بەوانە ئەکرێت بەڵام تۆ بە پێچەوانەوە من هەرگیز هەوڵ نایم دەنگم دەستکاری بکرێ یا مەسەڵەن چکە بەڕاستی من ئەتوانم بم بەرهەمە بڵێم بە وەکو ڕەخنەنا بەڵام ئەتوانم بە کۆمەڵێک خەڵک بڵێم کە ئەگەر تۆ هەمیشە ڕەخنەت هەبووە لەم سەردەمەیە کاری جوانی کوردی ناکرێت ئەوەی چەکە لەو کارانەی کە بەڕاستی زۆر کوردیەوە زۆرێک دەستخۆشی کۆمنتم لە دوێنەشەوە کە بەرهەمەکە لە کورسات بڵاوبووەتەوە ئەوەی کە زۆر منی دڵخۆش کردووە هەمووان کە کۆمنتم وەرسن ئەڵەن کارەکەت زۆر کوردیە موزیکەکەی زۆر کوردیە زۆر کوردیانە ژەنراوە بەڕاستە خۆ گوێمان لە دەنگی تۆ زۆر سپاس ئەوە بۆ من مای خۆشحاڵیە من هەرگیز هەوڵ نادەم لە ستۆدیۆ گۆرانیەک بڵم کە دەستکاری دەنگم بکرێت چکە بەڕاستی لە ڕاستەوخۆ گۆرانی ئەڵێم و لەناو ستۆدیۆش ئەڵێم هەر هەمان ئەو شتە وتووە زۆر ڕاستە لۆکیشنەکە کوێیە و سیناریۆی تایە و چۆنە خۆت ئەکتەرنی دیان پێ خۆش نێوەکو ئەکتەر بەشداری لە ڕاستیە وامان پێخۆش بوو کە ئەم خانمە هەر وەکو کیژێکی کورد لەناو کلیپەکە دەرئەکەوێ خۆشم بەتەنیا دەربکەوم ئەمە کاکەڕێکەوت خۆشم حەز ناکەم و کاکەڕێکەوتی ژوای پێ باش ئاکتید نازانی ئاکید نایزانم ئاکید ئاکتید نازانم ڕەنگە تۆزێک سەختیش بێ ئەگەر بە من بڵێن وەرە حەز لە کلیپێ بێ
ئاکتینیش بکەیوە خاتو کوردە من نایزانم بەڕا چونکە قەت ئەکتینیم نەکردووە ئەو منداڵەشی کە لە سەرەتا دەرئەکەوێت لە کلیپەکەیەوە کوڕی خۆمە کاکە پاشای کوڕما درێژ بێت ئەوەیانی تر هەری باوکە من دێم لەگەڵ توانە من هەربێ لەو کلیپیا ئەبێ دەربکەوە میتر دایکیشی زەختی کرد ئەی ئەو دەنگی خۆش نییە لە ئێستاوە حەزی لەوە نییە کاکە پاشا بۆ خۆی گۆرانی ئەڵێ بەس زیاتر لایەنی وەرزشی گرتووە تۆ تەرجیعی ناکەی تر بتێ بەو خەتایە بیبێ لە ڕاستیە کوردەخان گۆرانی و مۆسیقا ئەوەنا سەختە تێکەڵبوون بە دنیای هوەر و گۆرانی بەڵێ شتێک نییە من بە کچەکەم یان بە کوڕەکەم بڵێم وەرە ئیلا ئێوە بێ گۆرانی بڵێن یا مۆسیقا لێبن چونکە ڕەنگە من وای پێ بڵێم ئەو لە شتێکی کە پاش پێ لە وەرزشە لە وێنە کێشانە ئێستا کچێکم هەیە لە وێنە کێشانە زۆر باشە خەزەری کچم خاتووە سێری کچم مەشغوڵی زمانی ئینگلیزی و لە دنیایەکی کێ و کەمتر بەر ئەو دنیای من ئەکەوێت ڕاستە تەمەند درێژ بنیەخوام بەرهەمی تازت ئەمە ئەزانم تازەیە بەڵام ئەمە چەند مانگێک بەر لە ئێستا قسەمان لەسەر کردکەواتە ئەبێ پلانت هەبێ بۆ چەند بەرهەمێکی پێم بێ باسیشمان کرد بەڵێ چەند بەرهەمێکم تۆمار کردووە کارێکی زۆر جوان تۆمار کردو لە ئاوازی مامۆسای گەورە مامۆستا بورهانی موفریزادەیە هۆنراوەی کارەکە مامۆسا ئابێت موفریزادە نووسیوەتی برای مامۆستا بورهان خۆیەتی کاری موزیکەکەی هاوڕێ و برام کاکە کارزان کامیل کردوتی کەیشەکە لە موزیسیانە زۆر دەست و پەنجە ڕەنگیرەکان ئەویش هەر لەگەڵ کاکە ڕێکەوت قسەیەکمان کردووە چکە زۆری حەز لە کارەکەی وتی من حەزەکەم ئەمەش لە ئایندە کلیپ بکەم جا ئیتر نازانم ئەمەیان کەی ئەبێ و لە کەیا کلیپی بۆکەین بەردەوام لایەتی و ژۆی لێگرێت دووسێ جاریشتم کاکە ڕێکەوت دەگەر ئیشی لەسەر ناکەین با لێرەوە پێی بڵێم با مشورێکی بۆ بخۆم دەستخەڕۆم ناکە بەڵام وتی جارە میچی لێمەکە و بۆی کاری لە ئایندە لێ کارێکی زۆر جوان بەڵێ هەر وەکو ئەو کارە دڵنیام دەست و پەنجەیان خۆش بێت زۆر ماندوم کردن ستافی حەز لە ئەلبوم ناکەی بیرە لەوە نەکردوێتەوە ئەلبوم دروست بکەی هەستەکەم ئێستا تۆزێک باوی ئەلبوم نەماوە ئەلبوم ئەگەر چەندین گۆرانی جوانیشی تا بێت دڵنیا بە خەڵکی ئەمە تۆزێ سەردەمەکە جیاوازە دوو تراک سێ تراک گوێ لێگرێت ناچێت دابنیشە 14 تراک گۆرانی جۆلێ بگرێت هەر لەنا ئەو 14-15 تراکەشە هەر دووسێ گۆرانی هەیە کە کلیپی بۆ کرێ و بە ئەچید وایە هەر ئەلبوم مەسەلەن وا بووە دەیت دە گۆرانی تۆمار ئەەکەی خۆت لە سێ گۆرانی زۆر تۆپ لە ناو گۆرانەکانە ماندوو ئەەکەی کە ئەچێتە ناو خەڵکەوە ئەوانەی کە زیاتر لایەنی هوەری و تەکنیکی مۆسیقا بەکارەهێنی کە ئیشەکانت لە ئاسێکی بەرزەوانە بەڵام هەستەکەم دووسێ بەرهەم کلیپە بۆ کرێ بەئەکید وایە بەخۆوایە یعنی تۆ ئەبێ هەوڵبەی کارەکان من لە ئێستایا بۆ خۆم وەکو کاروانینەی حەزەکەم تاکتاکە بەسەلەن کارەکانم بکەم یەک بڵاویان ئەەکەمەوە لەش ساغ بێ و دەستەکانە خۆش بێ حەز ناکەی هیچمان پێشکەش بکەی لە خزمەتانم بۆچی نا هەر کۆپلەیەک لەو گۆرانی ئەڵێم لە ستۆدیۆ زۆر چاکە ئەوی تر کەمێک ئایشی بۆ بخۆ ئیتر ناژڵین بەڵێ دوایین کیژە کوردەکە هەواری دڵم گوڵاڵە سوورەیەکی جوان ئەم بەهارانەیە چەنێ دڵخۆشی لەنجە و لاری تۆم تخوا دەرکەوە عەزیزم بەم ئێوارانەیە مەبارە خۆزگەیەکی جوان ئەم ئێوارانەیە ڕۆژێنت بینە دڵ بێ وەقرایە سەتی لێ ناڕوا نازانێکایە گیرۆدەی کۆنجی مەیخانە و مایە کە شاوان مایە عەزیزم ئازار و ژانەیە تخوا دەرکەوە کیژی جوان بەم ئێوارانەیە دەستەکانت خۆش بێ دەنگت زۆر دەسپاس هەر نەڕزێ پرسیاری بچووکیشم هەیە تۆ ئەزمموی پێشکەشکاریشت هەیە لە دەستگای میدیایی کوردستان ئەو ماوەیە یان ئەو ئەزممونە
چی خستە سەر با بڵین ئەزمونونەکانیتی و بەرنامەکە چی لێت؟ بەڵەتان دەقەیەش کە لەگەڵ بەڕێستان چاوپێکەوتنم هەیە من هەروەکو یەکێک لە پێشکارەکانی کورسات قسم لەگەڵ کراوەتە و لە ئایندە پرۆگرامەکەم بەردەوامی هەیە بەڵام تا ئێستا قسەمان نەکردوتۆ ستایلی پرۆگرامەکە چۆن ئەبێ. پرۆگرامی کورسات ماڵی هەمووانە زۆر شتی بە من بەخشی، ینی ئەگەر جوانتر بڵێم زۆرێک بەرخەڵکی زۆر جوان کەوتم کە بەڕاستی بۆ من ناسینی ئەو کەسانە، ئەو کەسانی کە دێنە ناو پرۆگرامەکە ئیتر لە هەموو بوارە جیاوازەکان کۆمەڵی خەڵکی زۆر تایبەتن، کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و لە ئاستە بەرزەکان، ینی لە هەموو چین و توێژەکان تۆ ئەبێ هەمیشە زیاتر هەوڵ بی کە تۆ بزانی لەگەڵ ئەم کەسانە چۆن قساکەی وە چی ئەڵێ و زیاتر ڕۆشنبیرتر ئەکا پێشکاری، تۆ خۆت پێشکاری باشتر لە من ئەو بابەتە باشتر ئەزانی، هەمیشە تۆ هەوڵی بخوێنیتەوە باشتر تێبگەی لەوەی کە لە پرۆگرامەکە لەگەڵ ئەو کەسی قساکەی هەوڵ بی ئاست و پێگەی خۆت وەکو پێشکارێک بتوانانی بە باشی پیشان بیت. و کاری پێشکاری کارێکە کە بەڕاستی من لە سەرەتاکانی خۆم بیرم لێ ئەکردەوە، بەڵام هەرگیز لە بیرکردنەوەمان نەبووم من ڕۆژێک لە ڕۆژانە بم پێشکەشکار وە خەونیشم هەبوو کە ئەو کاتی ئەگەر بمە پێشکەشکار بەئەکید لە شاشەی کورسات بێ و خۆشبەختانە کورساتی ئەزیز کە ئەو داوایان لە من کرد کە بەڕاستی بۆ من زۆر جێگای سەرنج و ینی شۆکێکی غەریب بوو بەنسبەت منەوە، چونکە دەستگای میدیایی کورساتێکی لەو دەستگایانەی کە بەڕاستی هەمیشە جێگای شانازی هەمومانە بە تایبەت بۆ من کورسات زۆر تایبەت و زۆر ئەزیزە. کورسات هەمیشە ماڵی ئێوەیە. دووبارە بەخێر هاتی کاکەروان، زۆر سپاس، زۆر سپاس بۆ تۆ، زۆر زۆر خۆشحاڵم.